الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە هەر لەسەر بابەتی گەورە و گرنگی کە بۆ ئەم مانگی ڕەمەزانە تەرخانمان کردبوو بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان بەردەوامین و گەیشتوینە ئاڵلقەی 24م، ئەلبەتە لە تەوەری چوارە، کە بریتی بوو لە هەڵسوکەوتی شەرعیانە لەگەڵ خەڵک و کۆمەڵگادا. ئاڵلقەی 24 ناونیشانەکەی بەم شێوەیە: گۆڕانی واقع بەرهەمی خۆگۆڕینە. بە عەرەبی ئاوای لێ دێتەوە تغییر الواقع نەتیجەة یا ثەمەرەة تغییر الأنفس. خوا سبحانه وتعالى وەکو ڕاگەیاندنی ڕاستیەکی هەرە مەزن لەبارەی گۆڕانکاری کردن لە کۆمەڵگایەکاندا، چ لە چاکەوە بۆ چاکتر، چ لە چاکەوە بۆ خراپ، و چ لە خراپەوە بۆ خراپتر، چ لە خراپەوە بۆ چاک، بە هەموو شێوەکان وەکو یاسایەکی خۆی لە ئاەتی ژمارە 11 سوورەتی ڕەعددا ڕایگەیاندووە، دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. بەدڵنیایی خوا حاڵ و دۆخی هیچ کۆمەڵێک، هیچ کۆمەڵگایەک ناگۆڕێت تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن. بەواتایەکی دی ئەوەی کە لە ژیان و گوزەرانی کۆمەڵگایەکدا هەیە لە ڕووی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، ڕەوشتی، ئاکاری، خێزانی، لە هەموو ڕۆکانەوە خوا نایگۆڕێ هەتا ئەوان لە خۆیان و دەستپێنەکەن و خۆیان نەگۆڕن. ئەمە پێویستە ڕوونی بکەینەوە کە ما بقوم چی دەگەیەنێ و ما بأنفسهم چی دەگەیەنێ. وشەی ما لە زمانی عەرەبیدا طبعا چەند واتایەک دێ، بەڵام لێرەدا اسمی موصولە. ما بقوم يعني الذي بقوم، ئەوەی کە لە نێو واقعی کۆمەڵگایەکدا هەیە، کە زۆربەی ڕوونکەرەوانی قورئان دەڵێن ئەمە هەم دۆخی سیاسی دەگرێتەوە، هەم دۆخی ئابووری دەگرێتەوە، کۆمەڵایەتی دەگرێتەوە، فیکری دەگرێتەوە، کللتوری دەگرێتەوە، ڕەوشت و ئاکار دەگرێتەوە، هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە، هەموو کایەکانی ژیان کە بەرهەستن و دەبیندرێن و لە واقعدا بەرجەستە دەبن. ما بأنفسهم کە خوا سبحانه وتعالى گۆڕانکاری واقع و دیار و بەرچاوی کۆمەڵگای بەستۆتەوە بە گۆڕانکاری لە دەرونی تاکەکاندا. ما بأنفسهم پێش هەموو شتێک بیر و بڕوا و بۆچوونەکان دەگرێتەوە، ئەمجا هەست و نەست و سۆز و عاتیفە و ئەوانە کە پەیوەندیان بە دڵ و دەروونەوە هەیە دەگرێتەوە، پاشان ڕەوشت و ڕەفتار و ئاکارەکان دەگرێتەوە. واتە کە خوا سبحانه وتعالى لێرەدا گۆڕانکاری لە واقعدای بەستۆتەوە بە گۆڕانکاری لە خود و لە ذات و لە دەرونی تاکەکاندا، ئەمە خوا سبحانه وتعالى پێمان دەفەرمێ ئەگەر دەتانەوێ حاڵ و بارودۆختان بگۆڕێ، ئەڵبەتە لە خراپەوە بۆ چاک، چونکە هەمیشە خەڵک بە دوای ئەوەوەن کە لە چاکەوە بۆ چاکتری یاخود لە خراپەوە بۆ چاک خۆیان بگۆڕن. ئەگەر دەتانەوێ دۆخی خۆتان بگۆڕن، ئەو دۆخەی کە بەرچاوە، چ لە ڕووی سیاسی و حکمڕانی و ئیدارەدانی کۆمەڵگاوە، چ لە ڕووی ئابووری و ماڵ و سامان و ژیان و گوزەرانی مادیەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی فیکری و کللتوریەوە، چ لە ڕووی ئاکاری خێزانی و کۆمەڵایەتیەوە، لە هەموو ڕۆکانەوە ئاگاتان لە خۆتان بێ، لە خۆتانەوە
لە دەرونی خۆتانەوە گۆڕانکاریەکە بکەن. کەواتە لێرەدا خوا سوبحانە وتعالە گۆڕانکاری هێنانی لە واقعی کۆمەلگا دەبەستێتەوە بەخۆیەوە. إن الله لا يغير ما بقوم. خوا کە کۆمەلگایەک تێدا نایگۆڕێ، ئەوی کردو بە کاری خۆی. بەڵام گۆڕانکاریکردن لە خودی تاکەکاندا کردوێتی بەکاری مرۆڤەکان، حتا یغەیڕوا ما بئەنفوسیهم، هەتا ئەوان خۆیان نەگۆڕن. مانای وایە گۆڕانکاریەک کە لە واقعی ژیاندا دەبێت کە خوا کردوێتی بەکاری خۆی و بەستوێتەوە بەخۆیەوە، بەرهەم و دەرەنجامی گۆڕانکاریەکە کە مرۆڤەکان لە خودی خۆیاندا پێی هەڵدەستن. لە خودی خۆیاندا وەکو گوتم دەتوانین بڵین دەبێتەوە بە سێشتی سەرەکی، دەبێتەوە بە بیر و خولیایەکانیان، بیر و بۆچوونەکانیان کە پەیوەندیان بە عەقڵەوە هەیە، و هەست و نەستەکانیان کە پەیوەندیان بە دڵ و دەروونەوە هەیە، و ڕەوشت و ئاکارەکانیان کە پەیوەندیان بە هەموو کیان و بوونی مرۆڤەوە هەیە. کەواتە دەبێت هەنگاوی یەکەم خۆمان بینێین، وەکو لە پەندی پێشیناندا هاتووە دەڵێت لە تۆ حەرەکەت لەخوا بەرەکەت. دەبێت خۆمان پێشی هەنگاو بنێین لە چیدا؟ لەوەدا کە خۆمان بگۆڕین، بیر و بۆچوونەکانمان بەو شێوەیە لێ بکەین کە لە لای خوا پەسەندن، هەست و نەست و خولیاکانمان وا لێ بکەین کە شەرع پەسەند بن، ڕەوشت و ڕەفتارە کەسی و تایبەتیەکانمان وا لێ بکەین کە خوا پەسەند بن. ئەمجا لە ئەنجامی ئەوەدا واقعەکەمان دەگۆڕن. با وێنەیەک بێنینەوە. ئەگەر ئێمە واقعی هەرێمی کوردستانی خۆمان لەبەر چاو بگرین، دەبینین کە بە شێوەیەک ئیدارە دراوە تا ئێستا لە 30 ساڵی ڕابردوودا، بە شێوەیەک بەڕێوە بردراوە کە زیاتر دەستەبەرکەری بەرژەوەندیە کەسی و تایبەتیەکانی چەند ماڵێک بووە، یاخود کەمینەیەکی کەم بووە، کەمینەیەکی کەمی بە بریاردێر کردووە، عەرز و بەرزیان دەست بە سەرداگرتووە، خێر و بێری وڵات دەستیان بە سەرداگرتووە، و خۆیان کردو بە هەمەکارەی وڵات، خەڵکێکی زۆریشان ڕەشەوڕوت کردووە، و وڵاتەکەشیان لە ڕووی ژێرخانی ئابووریەوە هەژار و نەدار و ئاتاش کردووە. ئەو بیر و بۆچوونە بۆ ئەو شێوە حکومڕانی و ئیدارەدانەی وڵاتە بە تەکید بیر و بۆچوونێکی هەڵەیە کە تۆ پێت وابێ ماڵێک، بنەماڵەیەک، حیزبێک، کۆمەڵێک پێیان وابێ خەڵکەکەی دیکە هەموو دەبێت لە خزمەتی ئەواندا بێ. و ئەمە ڕاست بیرکردنەوەیکی جوولەکانەیە. جوولەکەکان وەکو خوای پەروەردگار لێیان دەجێڕێتەوە، وقالت اليهود والنصارى نحن أبناء الله وأحباؤه. جوولەکە و نەسڕانیەکان گوتیان ئێمە کوڕانی خوا و خۆشەویستانی خوای. قل فلم يعذبكم بل أنتم بشر ممن خلق. بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە وەڵامی ئەو بانگەشەیاندا، ئەو لافلێدانەیاندا پێیان بفەرموو ئەدی بۆچی خوا لەسەر خراپەکانتان سزاتان دەدا کە خۆتان لە کتێبەکانی خۆتاندا باستان کردووە، بەڵکو ئێوەش هەر مرۆڤن وەکو هەموو ئەو خەڵکی دیکە کە خوا خوڵخاندوونی. جوولەکە لەبەرەوەی ئاوا بیریان کردوێتەوە کە هەم لە پەیمانی کۆندا و هەم لە تەلموددا لە کتێبەکانیاندا هاتووە کە جوولەکە قەنەعەتیان وایە هەموو مرۆڤەکانی دیکە بۆ خزمەتی جوولەکە دروست کراون، بۆیە دەبێ جوولەکە بەو چاوە تەماشای خۆیان بکەن، هەموو مرۆڤەکانی دی دەبێت لە خزمەتی ئەواندا بن و سەر و ماڵیان بۆیان حەڵاڵە. هەر بۆیە هەرگیز جوولەکە لە هیچ شوێنێک لەگەڵ خەڵکی دیکە نەحەواونەوە، هەمیشە گرفت و کێشەیان بووە، لەبەرەوە خۆپەسەند بوون. ئەم شێوە بیرکردنەوەیە مەرجی هەر لەسەر جوولەکە تاپۆکرابێ. هەر کەسێکی دیکە ئاوا بیر بکات و بیرکردنەوەیکی جوولەکانەی هەیە. یا فرعون کە دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الڕەشاد، دەیگوت هەر ئەوەتان پێ دەڵێم کە خۆم دەیبین و بە چاکی دەزانم، و هەرچی منیش پێتان دەڵێم هەمووی سەرڕاستیە و لە نیشانەدانە. واتە فرعون پێی وابوو کە هەموو قسەکانیوی هەموو بۆچوونەکانیوی سەدا سەد ڕاستن، و هەر ئەویش مافی ئەوەی هەیە بەرنامە بۆ خەڵک دابنێ و
ئامۆژگاریان بکە و ڕێنماییان بکە. فرعون کە بەو شێوە بیری دەکردەوە بۆیە کاتێک موسا و هاڕوونی برای سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دەچن و پێی دەڵێن ئەمە لایەن پەروەردگاری جیهانیان و ڕەوان کراوین، چی دیکە ئەو خەڵکە مەکە کۆیلە، چی دیکە بەنو ئیسرائیل مەچەوسێنەوە سۆغرە و بێگاریان پێمەکە و قیبتیەکانی چی دیکە مەچەوسێنەوە. ئەتۆش بەندەیەکی وەکو ئەو بەندانەی خوا فرعون لیان یاخی دەبێ اذهبا إلى فرعون إنه طغى یاخی بووە بۆ دەیگوتم پەروەردگاری خەڵکم. جامە بەستمەوەیە ئەگەر بتەوێ چ کاتی خۆی واقعی میسر چ ئەم هەرێمی کوردستانە چ هەر شوێنێکی دی کاتێک گرفتار دەبێ بەدەست عەقڵێتێکی لەو جۆرەوە کە حوکمڕانی دەکا کە پێی وایە دەبێ خەڵک هەمووی لە خزمەتی ئەودا بێ، ئەگەر بتوێ واقعە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و گوزارانیەکە بگۆڕدرێ، شێوە ئیدارەدانەکە بگۆڕدرێ، دەبێ عەقڵەتەکە بگۆڕدرێ. جایان دەبێ ئەوانەی کە ئاوا بیر دەکەنەوە چاو بە خۆیاندا بژێڕنەوە و بێنەوە سەر ڕێی حەق کە تۆش مرۆڤێکی کۆ مرۆڤانە، یان دەبێ خەڵک بیان گۆڕێ، هیچ گومانی تێدا نییە. کەواتە دەبێت گۆڕانکاریەکە خودی بێ، لە خودەوە دەست پێ بکە. ماوەیشی ساڵ ئەم وڵاتە ئاوا ئیدارە دەدرێ بەو شێوەیە کە وەکو گوتم بەرژەوەندەکانی کەمینەیەک دابین دەکەن بە ناشەرعی بە شێوەیەکی ناحەق لەسەر حیسابی هەژار و نەدار خستنی خەڵک و جەماوەرێکی زۆر. ئەو خەڵکە هەر دەڕوا لەگەڵ ئەم واقعەدا کەی واقعەکە دەگۆڕێ، دەبێت ئەو خەڵکە هەڵوێستەکەی خۆی بیرکردنەوەکەی خۆی بگۆڕێ، دڵ و دۆڕێنەوەکەی خۆی بگۆڕێ، یەکەم عەقڵی هۆشیارتر بێ و بزانێت کە ئەویش مرۆڤ و مرۆڤەکانی دیکە و ئەوانش کە تا ئێستا بەو شێوە حکمیان کردووی شۆکە ئەوان مرۆڤن. یەک دوو دەبێ بوێری و غیرەتی ئەویان هەبێ کە بڵێن نە لە بەرامبەری ستەم و لە بەرامبەری بێدادی و لە بەرامبەری قۆرەخکاریدا، و پاشان دەبێ ڕەوشت و ڕەفتاری خۆشیان بگۆڕن کە تا ئێستا هەر لەگەڵدا ڕۆیشتون هەر بەڵێ قوربانیان کردو هەر دەستیان لە سینگدا و بڵێن لەمەدا بڵێن نەخێر ئەمە مرۆڤین، خوا بۆ بەندایەتی خۆی خوڵقاندوینی، وەرن بە بەندەی خوا بین و پێکەوە براو تەبابین. ئەنجا هەر بۆیە پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەمووی لێرەوە لەو خاڵەوە دەستیان پێ کردو. خاڵی دەستپێکی هەموو پێغەمبەران کوێ بووە؟ یا قەومی اعبودوا الله ما لكم من إله غيره. ئەم ڕستەیە لە 4 ئاەتی سوورەتی عەرافدا دووبارە بۆتەوە لەسەر زمانی نوح و هود و صالح و شوعەیب سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ئاەتەکانی 59 و 65 و 73 و 85دا. یەک ڕستەیە یا قەومی اعبودوا الله ما لكم من إله غيره. هەم نوح بە گەلەکەی خۆی گوتووە، هەم هود بە گەلی عادی گوتووە، هەم صالح بە گەلی ثەمودی گوتووە، هەم شوعەیبیش بە گەلی مەدیەنی گوتووە. ئەی خەڵکەکە، ئەی گەلەکەم، ئەی کۆمەڵگایەکەم، بەندایەتی بۆ خوا بکەن جگە لەو پەرسراوێکی دیکەتان نییە. لێرەوە دەبێ گۆڕانکاری بکرێ، لێرەوە کە خەڵک بزانێ بەندەی خوایە و کۆیلەی کەس نییە و نابێ خزمەتکاری کەس بێ. بەڵێ وڵات پێویستی بە بەرپرسان و حکومڕانان هەیە، بەڵام بەرپرسان و حکومڕانان وەکیلی خەڵکن و دەبێت لە خزمەتی خەڵکدا بن و بە ڕەوایەتی لە خەڵک وەربگرن و پاشانیش هەر کاتێ خەڵک عەقڵی نەیبڕین دەڵێ زەحمە نەبێ وەرە خوار بەرکەناریان دەکا، دەبێت ئامادە بن بۆ تۆ وەکیلی خەڵکی. کەسێک بکا بە وەکیل دەتوانێت لاشی بەرێ. ئەنجا بۆیە چ لە ڕووی ئیداری و سیاسیەوە، چ لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی فیکری و عیلمیەوە دەبێت گۆڕانکاریەکە خودی بێ لە عەقڵەوە، لە دڵەوە، لە ڕەوشت و ڕەفتارەوە تاکەکان خۆیان بگۆڕن. ئەمجا واقعی بەرجەستەکراوی کە ڕنگدانەوەی بیر و بۆچوونەکان و ڕنگدانەوەی هەست و نەستەکان و ڕنگدانەوەی ڕەوشت و ڕەفتارە شەخسیەکانە ئەو واقعە کۆمەڵایەتیان بۆ دەگۆڕی لە هەموو ڕووەکانی ئیداری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا کە هەموو لایەکمان بیرکردنەوەی خۆمان ڕێک و ڕاستکەین لەگەڵ شەریعەتدا و هەست و نەستمان بەو پێ بێ کە شەریعەت فەرمانی پێکردووە، ڕەوشت و ڕەفتاریشمان وابێ تاکو واقعەکەشمان خوا لە بەرەکەتی ئەوە دەکەین خۆمان دەگۆڕین، خۆمان ڕاست دەکەینەوە، واقعەکەشمان بۆ بگۆڕێ لە هەموو ڕووەکانی ئابووری و سیاسی کۆمەڵایەتی و ڕووەکانی دیکەشەوە. لێرەدا کۆتایی بە ماڵقەیە دێنین و صلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.